خۆحافیزی لێ کرد بەڵام تۆ بڵێ بەدەستی خاڵی بەڕێکە. دکتۆر ئەحمەد کوبەیسی لە کتێبە بەناوبانگەکەیدا من ئەنباء القرى لە لاپەڕەی 403 دەفەرمێ فقد أهدي إليه الشيخ مدين قطيعا من الغنم يعينه وأسرته في معاشهم. کە خۆحافیزی لێکردن بانگی موسای کرد خەزووری نمونەی وتی ڕۆڵێکیان ئەو ڕانەمەڕە دەبینی، یعنی سەروەتی ئەو بەڕێزان دۆلار نەبووە، زێر نەبووە، عقارات نەبووە، ئەوەی هەی بووە مەڕ بووە، یەک لامەڕەکەی هەموو بۆ لێکردەوە. ڕۆڵێکیان ئەمە بۆ تۆ ئیلەیهی نەیگوت بۆ کچەکەشم لەبەر ڕێزی زاواکەی، ڕۆڵێکیان موسای گیان ئەمە هەمووی بۆ خۆت بیبە ژیانت پێویستی پێت دەبێ، پێویستیت بە ماڵ دەبێ، تۆ ئێستا خێزانت هەیە منداڵت هەیە، تا ئێستا بە یەکەوە ژیاوی نشوانی ماڵی من بووی، هەموو مەسرفێکتان لەسەر ئێمە بووە، بەڵام ئەمجا تۆ بەرپرسیارەتی قورست دەکەوێتە سەرشان، با گیرفانت خاڵی نەبێ، بەیانی کە قەرزار بووی کچەکەی منیش قەرزار دەبێ. ئەوە خەزووری نمونەیە، ڕێک لایەکی ڕانەمەڕەکەی بۆ لێکردەوەدایە. ئەویش زۆر سپاسی کرد لەسەر ئەم هەڵوی ئێستا. جاء دكتور أحمد كبيسي فرمى يندب لمن يزوج ابنته أن يكرمها ومن إكرامها أن يقدم لها الهدايا ولا يأخذ مهرها. براستي أو السنة أو مسلمانيتي راستقينيك كشد بشودا بريزة وبشويدا بريزة، يعني ئەگەر هەد بوو بەڕێزان بۆ ماڵی دنیاش تێدابە لە ڕێزی کچەکەت ئەوەیە لە کاتی بەڕێکردنیا و چوونە دەرەوەی لە ماڵەکەت با بەدەستی خاڵی نەڕوە، هەدیەی بدەیە، ئەوە جگە لە مارەی، بەڵام خۆزگە لە میلەتی ئێمەدا مارەیتان دەدا، میراتتان دەدا بە کچەکانتان جگە لە هەدیە. کابرا ئەو هەموو کچێ هەیە و یەک دوو کوڕی هەیە، هەرچی سەروەتێتی بۆ کوڕەکانێتی ئەو کچانە بەدەستی خاڵی دەڕۆنە دەرەوە. ڕێزم هەیە بۆ ڕووی جەناوتان هەتانە بۆ یەک جووت گۆرەی بۆ کچەکەی تێدانە کەشوو دەکات، هەیە بۆ یەک کیلۆ پاقلاوە تێدانە، بۆ کلێنسێک تێدانە ئەڵێ بێ ئەوش لە ماڵی زاواوە بێ، نەوەک نوقسانی تێدا بێ. ئەوە ڕێز لە کچەکەت بگرە، با کچەکەت بە ڕێزەوە لە ماڵەوە بڕواتە دەرێ. نیتە ڕۆژێ ئیشەڵڵا دەدبێ و بە ئاواتی دڵی خۆت یارمەتی کچەکەت دەدەی. بەس ئەلحەمدولیلا زۆرتان بەشی خۆتان هەیە، وەڵڵا هەتانە ئەلحەمدولیلا دەوڵەمەندی گەورەیە کچەکەی بەشوو دەدا ئامادە نییە، دە زەوی هەیە زەویەکی ئەمدا بە کچەکەی، ئەی بۆ کڕەکەت لە باشترین شوێنی شارە خان و شوقەی بۆ دەگری، سێ چوار شوقەت هەیە قیچێکە شوقەیەک بە ناوی کچەکەتەوەکەی، سارەیەکی بۆ بکڕی، برام ناوماڵێکی بۆ بکەی، بڵێ با ناوماڵەکەتان عایدی من بێ، ئەزانی ئەو کچە چەند پێی سەربەرزە، ئەزانی ئەو کوڕاگە زاوایەکی ڕەسەن و تێگەیشتوو بێ هەتا مردن مەمنونی تۆ دەبێ. ئەڵێ بەڕاستی باوکی ڕاستەقینەم بوو، بەڕاستی هەر خەزورم نییە باوکی ڕاستەقینەمە. ئەزانی چەند خەمخۆرمە؟ والله پاشەڕۆژ کچەکەت کەم و کوڕیەکیشی هەبێ لە ڕووی ئەخلاقیەوە ناڵێم، لە ڕووی عەسەبی و تووڕەبوون و بۆڵەوە ئەو کوڕە هەر چاوپۆشی لە کچەکەت دەکات لەبەر خاتری ئەو چاکانی تۆ کردوتە. زۆر خۆشە برام دەستی مەردایەتی درێژکە، هەر چاود لەوەوە نەبێ، بۆ کوڕەکەت دەبێ هەموو شتێک خۆت جێبەجێکەی، بەس بۆ کچەکەم تێدانیم بە دەستی خاڵی بەقەدەر توانا و داراییەکە خوا پێی بەخشیوی مەهێڵە کچەکەت بڕواتە دەرەوە، شتێکی لەگەڵا بنێرە، شتێکی پێشکەشکە.